سڵات دەبێ مام ڕسوو چاوان بەخێر بێت ئەو خەرێکی چی؟ والله خەریکی قەوتاڵێ قەتاڵەوە چ زۆرە قەتاڵەکە و سپادە چییە؟ خەیری قەوتاڵێ ئێشوە بیادا بۆ پێ و هەنزیر و بۆ زۆرشتان بە حامەد لێ بەکەڵکە حاجەتی ئیماڵەیە بۆ زۆرشتان بەکەڵێ وابزانە بۆ چەند زۆرشی هەیە قەتاڵە هەندێکشی بۆ تێ دروست ناکرێت؟ گەورەی هەیە و چوشی هەیە و بیلعداکی بەسنەی هەیە بەتێکی تێدەخانی دەشانی دەکەن بۆی بۆ نێو وڵاتی دەشانی دەکەن شتی تێدا دێنەوە دەستن پێویستە چ جۆرە دارێک بێ؟ دەبێ حی بدەبێ بی بە عامل دێەوە بیا کەش بە عامل دێ بەڵاڵوک بە عامل دێ بەڵام بەڵاڵوک لە هەمانیان قایمترا قایمتر خۆگرترا خۆگرترە بەڵێ لە دوایوی کەش قایمە لە دوایویش بی لە هەمانیان داستەکرە بۆ درانێ دوو دەڕێ لە شت ساغ بێت.